چۆڵی قەبرم هاتۆتە بەردام وەی چۆڵی قەبرم هاتۆتە بەردام. بەڵێ سلام علیکم. چۆنی شاخە گیان؟ سەرچاوم تۆ چۆنی باشش کرد؟ ئەوە دەچوون شاخە گیان؟ کاگەرام ژانەوەی ڕاستی بێ لە شارم پێویستم چاوم پێ بکەوێ. بەسەر چاو با لە شار بگەڕێمەوە لە خزمەتم هەر شێکری لە خزمەتم. خۆم تەلەفۆنە بۆکەوە بەسەر چاو. داڵات خەبە نەبێ بەسەر چاو خوا حافیزی بێ. وا لەگەڵ. شاخە گیان. سلام علیکم. چۆنی باشی وەزە چۆنە؟ داوای لێ بر نەکەم باشی؟ توتم نوە لە شارم کەچی وا لێ نەتبینم ئەم بەواتای چییە؟ باوەڕکە کاگەرام داوای لێ بر نەکەم ئارامێکی کورزەم هەیە ڕقەمەدیۆ لام خەزە بەناوی تۆم زانی ئەوە. ورای ئاساییە بەڵام گریمان کاک ئارای پرزاد بوو دەبێت درۆ لەگەڵدا بکەی. درۆ یعنی چی؟ کورە نەبابم باوەڕ قەناعەتی کاگەرە ئەو کوڕی کورزە تەلەفۆنەکە دی هەر مێشکم جامەکات ئەڕوون قساکە وتم زانەوە وتم خۆمی لێ بزرەکەم. ئەو کاگارانێکی ئەم باسی ئەکا ئەو شتانە ناوەشێتەوە هەتا بڵێ کوڕێکی بێتەماح و لەخوا ترسا. ئێش ئاخە گیان بەتەماشی تو بۆ چۆ دەچی؟ کاگەرام جان باوەڕکە بەتوان بچم بۆ مەکتەب. مەکتەب بۆ کاژمێر دوو نیوە تازاچی بۆ مەکتەب کتێبەکانت. عەفوەن وەڵاهی گاڵتاکەم بۆ وەکەم ناچم برادەرێکم نزیک مەکتەبەکەی ماڵیان بەتوانم سەردانی بکەم پێویستە بەخوا برادەرم. کارێکی زۆر باش دەکەی. کاگەرامشان خێر بە تەلەفۆنت کرد؟ خێرە بێ ئیشەڵا وەڵا ویستم پێت بڵێم با بچین بۆ مزگەوت کاتی نوێژە. مزگەوت؟ بەڵێ. کاگەرامجان یەک تۆز نەساخم سرم زۆر ژانەکە بەتەوام چم بۆ عیادە. وای گەورە شفای دڵت بدات. دڵم نەخۆش نییە لەم سرم ژانەکە دەزانم دڵت نەخۆشە. من باشتر لە دکتۆرە دەزانم کەوا بۆ لای دەچیت. بابە نازانی چێ زانی؟ وەختی نوێژە من ئەچم بۆ نوێژ تۆ بچۆ بە نوێژەکەت من دەچم بۆ عیادەکەت. داکەتی خوا حافیزی بێ. خۆشحاڵم سەلام لە ماڵۆ. چاچی برا بخير بس وازە چۆنە باشی؟ يا بابا خير گرانی کرد بەرکەم بەرێ. كانت داوي لنا هم بعدين بس بابتي اي مال بەس ئاینی؟ لاوە چۆن تاقەتانە جلۆشتان ڕازی دوای سوپاس خواش. ساعة خير يا اخي ئەلو شاخەوان چۆنی؟ بژی سپاس. لەکوێی؟ وەڵاوانە باخکە. هێزارم هێزار. بابە پێویست ناکەوە لەبێت تاقەت. تۆ بابە شیان وان نییە بچات. ئەڵێم ئیشە باشتر بۆ دۆزی. پێشین بۆم دۆزیوێتەوە. تۆ خەمی شەکەت نەبێ. بەرەدە نایە باوەڕ لەسەر نەکەی. نا منە زانم بەدڵتە بێ. نا خەمەوەت نەبێ. تۆ لەگەڵ براتای هەچێ منکردن تۆش بیکە. بەڵێ پارەی تێیە. ماڵاوە بێ دەواز لە بێتاقەتی بێنە. بێتاقەتی کەرەولاوە. پارەی تێیە پارە. باشە هەوڵەدە. لەکوێ هێزاتە؟ باش. ئێشەڵا ببینم دێم بۆ کردەکەیش. باشە؟ سەرچان خواز دەست خۆشە سپاس. وا لەگەڵ. پێویست ناکە شاخەوە پێویست ناکە تو خۆژیانە لە کوردستان دڵم بەچی خۆش دڵم بە کارەبا خۆش بێ دڵم بە ئاو خۆش بێ دڵم بە جادە قیرە جوانەکان خۆش بێ دڵم بەچی خۆش بێ لەگەڵ تام کار و کاسبیەکت نییە ناقت ناگرم برا شاخەوە گیان تۆ خەمە نەبێ با بڕێن دانیشین ئێستا ئیشێکی باشە بۆ دۆزمەوە با بڕێنێ با بڕێندێ
ئەمانە بەشەنە ئەوانە بەدوانە کاوانە باش لای دڵ خۆت کارم دەبڵەوە تۆ ناوەرەوە بۆ دانێ ئەینە ئەلوان نییە برا گیانەکەم عیبارە وەڵادی تاڵم بودن زۆر جوانم هێناوە دەرەوە مام خۆدای کەرمای حەزەکەی دوای سەر لێ دەمە باشە کاکە ئەو لەعەکەم دەی خۆ سەریکە کەی خۆتە لە خزمەت ئەمە کاتێ بێت چاوەکەمی بەڕێسی کورە بابە نەعلی چی ئای زۆر سێ بە قورعان تۆڵێ ئیشی بۆ دۆزەوە من هێنا بۆ ئەم دەشتە ئیش لێش لێرە کووە بابە چۆنیش نییە دێڵەکە- لەم بەهارە خۆشە کامە ئیشەدە شوێنەکەشی خۆش گورە بابە من شوێنی خۆشم بۆ چییە کاکە من ئەمەیە جیرفانم پارەی تیا بە پارە وەڵا جیرفانە پڕێ بێ لە پارە بەچی دەی ئەم شوێنە شوێنی پارێ بەچی تۆڵێ ئیشی بۆ دۆزمە و نازان بێ دەستمایە و ئەم شارە من حەزەکەم ئەوی شەبزان چیەکە های ئەم ئیشە کاکە ئاخراوە بە کتوپڕی ناکری ئێستا بێ بچین بۆ منتیقەیەوە ئەم تیقەیەوەی ترکتا ڕۆشتین ئیشی باشمان دەسەکەی لێ بۆ ناڵێ هەرراوە پێکەم کوڕی باش های خۆقاوی لە چی و پێکەم لەم دەشتەیە چی سەڵا بەگە دەسە ڕاوە سەلام پێک وەڵا لە قۆڵ بڕین زیاتر هیچ کەو پێ ناکە قۆڵی خەڵکە بڕی های چی بۆ بکەم الحكم لله باشا با بڕۆین 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 لەگەڵ مای لەگەڵتان من گوڵم مان و نەمان لەگەڵ داوە تامان لەگەڵتان ئاخر با بڕۆین چی پێ کاکە ئێستا شتێکە هەر بۆ دۆزمەوە ئەمە ئیشی خۆمە ئەمە ئیشی یەکەم جارێت وەرە برا من بسام وەڵامە تاقەدە میشانە بێ بەپێی بەکەی یاسی سێری ئەو نێچیرە کە سەیریکە ناکە جانەوە نێچیرێکی گەلێ باشە نێچیت بەبەستی ڕێویە چیت بابا ئەو زەلامەت نەبینیوە دانیشتووە ئەو بەسەرە بەڵێ بەڵێ ئەوە ئێوە چی لێک خۆرە یەکەم نێچیرمانە ئەو کابرای چی ئەو کابرایە فێر دەکەم ێستا چۆن چی لێ بکەین چۆن پارەی لێسەنین هەمووی تێگەێنە ئەوەی پێیتی لێ بسەنی ئەوەی پێێتی لێسن تۆ لێستا چی بکەین ئێستا من ئەمەی بچینە بەردەم ئەو کابرایەوە بناقەشەیەکی زۆرەکەین پێکەوە شەڕکەین یعنی دوای ئەو شەڕەکەین بە حسابن و تۆ شەڕەکەین شەڕێکی تەواو پێکەوەکەین ئەویش دێتە بینمانەوە بە حسابی خۆی ناو بژیمان دوای لەو دین دوایە مەشە دەینە سەر ئەوە بە هەردووکمان لێ دەین مارکوتیەکەین ئەوەنەی لێ دەین چی پێ بوو لێس وەرە بابە لاشەوە لە ژیامە من شەڕم بینیوە ڕام کردووە بابە فێرە من شەڕ نەکردووە بابەجیا لەمە بە دوا فێرە بیشار خانواز لەو ئینکاری ئازا بوو دوای ئازابی دێ ئێستا چی بکەین وە بزانە ڕامبۆیەکت لەگەڵایە داڵە دەی ئێستا هاواکە دەی خەمە نەبێت برا خاف برا بکەوە برا بکەوە کابرا کوشتووە برا بکەوە کورە عیب ئەو بووە ئەو بووە وەرە ئەو بۆ چۆن ساقە جا مقاومەکە ئای باوکەڕۆ کوشتی باوکەڕۆ تاقمە برا ڕۆشەویگەم گوێر بوو نێری نێری يلا شي ليسن ڕای دیارە هو بقرا وە بزانێ ڕۆک نێچیرەکە تروە راح باري تاش ئەشۆ بیلا بە قووە شاکە جارم ئەمە بە تۆ حەزم بۆ شتانەنی والله بەس پارەکە بەشەکەین بڕۆ بابڕ بابرا بڕۆ باشە شاخ پارەکانەمەی تۆ باوكر بقران باش بصوره لاق ناگرم یەکە بیشتار وات ايش والله كما هيسني كابرين بقران اسا كابرا بوراوة تو اسا حسيتو بەخوا تا بقران هەفتەی تر وەشی نایەتەوە سەرخۆی كورة بقران براوەنەی لێ هاوە راك بڕۆ تا هەفتەیەکی تر نەی تۆ بەم ناوێ ئەوانە کورە خێری بۆ بشم کوشن وەر وەزای دوو بشکێت
دەمادی چاکە پیاوەتی خەریوە بشم کوژن پارەکەشیان لێسەندە موبایلەکەشمیان برد با تەلەفۆنێ بۆ سەرەکیژان گەمزان بچیە الو سەرەکیان چۆنی باسی گۆرەکان خاڵە ئەوە لەکوێی کاکە سورە لەکوێ بم گۆرەجان بە قورئانەوە بێزارم خەریکە لە پێشخۆم دێمە دەرێ بەخۆ بێزاری بۆ بێزاری کاکە فرە ئەی چۆن بێزار دەبم ئەرە وەڵڵا لە تاوە خەریکە تا خۆمەڵگرم لە شارە ڕۆم بۆ وڵاتان ناڕۆم نەبا بە بڕوایت پێنانم ڕووی بە بۆم عیشت بۆ دۆستمەوە کاکە فرە ئەرە وەڵڵا مەمنون نیشتە بم براکە لەکوێی تۆ وا لە باخەکە ئەم باخەکەی لای خۆمە بەڵێ بەڵێ فرە ئێستا دەمەلە السلام عليكم جواريكا باشي رجعت تقول يا سعد كل شوي بيزادم كاتبين هيك شيء بخوانا طارها يا ذاك من الشغل دوزيته بالشلابات ما بيقول ايش من دوزيته معلش كم بدي ايش حتى كاكا ايش كابريا ناس تشوف والله يجي ليش خانويه ودكاني ودوغلابي اذا امر خانو كان كيشي او كذا يعني خانو كان فالوايد بتجد او كياك واسم بقى ايه اللي مش ضمن كيف شيء والله اجي او بياني بتما تاريخ شو بيقول هاي شو فارق يا اجا فارق يزوري يا بياني بتما برافو راو امس مش فارق مش هاي مكارك جيران بس كاك بيت شباب كل نوع برات هذا كيف تسوى والله فارس بيني ناصر مكاك بيت سبب لا خلق حياه شوف كيف صرنا لك كم انا هذا باش كاك صبرون والله يبرون كاك ان شاء الله يا تليفون دوكم بيجيك باش كاك اسر جنبي لك براكم كواي قولي هسه هنا وبرد من عسار ما لي شيء هذه كم كعكه بخو كم شيء كي كعكه او سامن ازانم كابرا لشويه او تعالوا في شويه سامن زان شو كي سامن لشويه خليك الراوشتي واسا الروين دابا روماني كم بي اكيد الناو تبكى كيوا جاب هاري شاكي بي هاري زوج شاكي بي اكيد الناو تبكى كيو اللي جاتي واز اي جواز انا سويسكيا داسي بو امورك اعتقدت اي كوجه ككوشتي ماشي باريه غير امري فكره بقوه غدا بروي برو يلا ان شاء الله امره هاريز نقله دوان هرا قريا اشتوار بخوا ساعات دو هيش مراو نكردو زقش من برسا هاواري تيكوتو بير بو مكاكا هر وابي اتوب شتو توبرا بولاي توبرا بيخافينا مش ما نك بيش ميكي منوت باجنيا الله حاجي الله كاكا السلام عليكم الله خير احوالك خير يا زين باش شو والله يقوم هلا من عليه وزور حزمني زور من لسردمي باوكو بابيرو بماوتا بشكاك واكي ومناركم او كاتا باوكم امي بالبوراو اقوى كرون فيرتك من لو كاتا سهر وايني باوكو السلام عليكم. وعليكم السلام كيفك؟ يا حاجي جنباش احوالك. والله خير. السلام يا خباش. او تشيكن كاكا ديريا. ما تتصورين يا سيدي. بوراوتي جنابي. والله كاكا. هي الباشا بسا ما شاء الله امرك كلمه ما شاء الله. خلاص يا سكابي كوبي. اي كوس يسكي ليرا. والله باشا. هارو.
لخوا بزي اگه بزانی هموش تزانی نه دەیە مەژدای تۆمان خۆشکاکە دەکاکە خوا خواحافیز ما بخیر خواشە پشتوێکی ئەی غەدار کەوڕاوەکە ئەی غەدار وەردەی فاچ بێ بێوچێنەوە کا ئەی لەو بێ ویژدانانە هۆ ئەختیارە داماوەیان کوشت شەر بێ ئێستا تۆڵەیان لێ بکەمەوە چۆن ئەو ئەختیاریان لە خێنا سوور کرد یان من ژەبێ سەهەر دووشیان لە خێنا سوور کەم چی پارەشیان پێی خۆم لێیانە سەرم ڕێگە نادەم دوو دزی ئاهوا بەو تەمەنە بچووکەوە لێرەوە تێپەڕ بن شاخە خێراکە دوام کەیها هەرچەیەکم کرد بە دوام ئابی جارێ خۆت هەشاردا باشە ئێڵادەی بڕۆ بڕۆ هەتا کەس پێ نەزانی بڕۆ بڕۆ لەمە بەدوای هیچ شتێک پێ من ناکەن جۆتان لێیە لەمە بەدوا لەگەڵ خۆمان بن بەدەم فێرە کسی بوونە بەزەمان بشت دوامانکەوە لەمە بەدوا هیچ شتێکەکەن بۆ منیەکەنەوە سەر گەورمانی تەواو باشە گەورم دواتریش مەزادی کرد بابیان شتی باشترەکە لەگەڵ ئێمیان گەورم چی فەروەوە قوڵڵا خەمتان نەبێ نەقشتانە کوشت ئەمەشی هەر دێڵادەی لەمە دوا لەگەڵ گەورم دەنگ هەوارێکی ئەلێەوە بەقوران ئەو کاڵ شوانە زایەتی ما کوشە بە قوران ئاشکرابین عەرەبەزای خۆشیە بینیمانی لەمە بەدوا لەگەڵ خۆمان وەک حیمایەک لەگەڵ من هەسە لەگەڵ ئێمە بن ئەوەلەم دەقیقە برادەری باش شوانەکە لەکوێیە وقاقة واختيارنا فوق شو وقاقة واختيارنا فوق شو تنكر وقاقة واختيارنا ئافرین عیبتان نییە لەمە بەدواکی بامارە بەجی بڕۆ جسکێکی باش جسکێکی باش باشە مە چیە زانێ لە دزێتە دەمڕوتێکی وا بێش زانێ ئاشکرامانە کرد بابە مە هەر ئاشکرامانەکە بیشەکانم بیکشەوە چییە؟ بە قوربان ساقەجانێ ساقەجان شاخە كورة كورة نفس الشيء بقول أنا واحد بابا وبس بكلتي كشت ديو بكلتي كواد وتبقى بابا برادر والله خذ الكشتات وشي شاخة كبنا على قال ما بتشو لا قال ما بنا على ها كاكا واحد زايد من أنا صح بس تكوني أنا تكون ببوورە گەورم
ناوگەشتمان نەزانی ناوم شەهابە لەمە بەدوا بە شەهابە توانی بانگم بکەیت و بە گەورەش متوانی بانگ بکەیت. باشە کاک شابیان پێ خۆشحاڵم بەس وەڵی تۆ پارەتان کەم دای ئێمە لەمە بەدواوە ئێمە هاوبەشە بن. دە باشە سێمە ئەو گیسکەمان پێ چی دەکەیت؟ ئەو جیسکەش بەیانەی بین سەفرەیەکی خۆشی پێکەین کەس خۆشی تێک نەدا. ئەم سارێش بە هیچ شێوەیەکی تر نایەنیتەوە بێرەیە. ئەم سارێ ئاشکرامانەکات تێگەی؟ باشە بەسەر ئەیا شاخە بەڵێ ئەم جەوە خۆشتریان یەکەم ڕۆژکاتم بۆ لاو بینیتم گوتم ئیشێکە بۆ دۆستمەوە. وەڵا باوکم ئەم جەوە زۆر خۆش ئەیوانە ماوەیەکە لە زەزم لە ژیان کرد لەبەرەوەی لەگە براتایینەوەیە. وەڵی من زۆر مەمنونتم بەڕاستی بەس بۆ خوا گەورم قسێکەڵم پێت ناخۆش نەبێ من بڵێ بە قوربان شاخە من پێم ناخۆش بۆ ڕەفیقەمتان کوشت. وەڵای ئەو ڕەفیقەی تۆ بەس بۆ کوشتن باش. قابیلی بوو بۆ وەڵی بەزەی پێم و پێم گوربن لە کۆڵمان بەرەوە خۆ توش مەکە. واش بۆ ئاشکرامانێ. ئەیا شاخە جان جان گونی جیسکەکە خوا خۆش بخواردە. خۆ گەورم نوێی زیاتر هەر خۆت خوارد خوا شاخە جان عافێتی تۆ گەورم لەش قابیلی ئەوەم خواردویە هەفتەتر نان پێ ناخۆری دەستە خۆش بێت. کاکە سەرجان چۆن ئەیشەوە بۆتم دۆزیێ باش بوو بەدڵ تا ڕەحمەت لێ بێت تەواو. هاي بەخوا توانە ئەم سەگ بابە بە تەمایە زەلامم بۆ بکوژێ ئەمە کەی ماڵی پیاو کوشتنە سێ ڕۆژی تر حەیە منی شەبا هەموو شتەکان ماشکان بەس بۆ کوشتە باش. ڕێکتان پێ نییە شاخە بۆچی گەورم چی بووە؟ جیسوانە بوو بۆچی بووە؟ وڵات تۆ نایی بۆ تۆ چی بوو بەچی وایە تو گەورم؟ هاتیەوە نەی خواردبووی و بەعمەلە هاوڕێی تۆی چین چی لێک گەورە چی بووە؟ وەرە بابە مەڕۆنە سەری ئەوە چیە برا؟ کوشتاتی بە قوران بۆ گەورم هاوڕێ ئێشی بەم دۆزیەوە گەورە باشە بووای لێک هەستا بابر هەستا نێگەرە کۆرە گیمانێکە ئەیخوا لە ناودەم ئەڵێ پیرێژنی نوکە بەکەراچەوە ئەڵێ پیرێژ نیەک داچ بابڕێ جێ بڕی بەخۆی سەب ماگن حەیەمانە بن ئەشوا کوشن بابڕێ بۆ کوشتت پێتاوا بوو کوشتت بوو والله بۆی بگیرێت پۆش بۆ کەولێکم ناگرێت بەخوا بوات کرد بۆ ئەمانە کەی ڕەفیقن بۆچی بووە مەچی فڵ خواردێتەوە هیچ ئاگای لە خۆینی ئەگەر یەکێوە بە سەرمانە بۆ کوشتت بوو بێتانە بەرلامانەکە سەلامی وام نایە بە بەلاشی شتێک بۆش بۆی مەگیرێ نووزە نووز باسکە بە سەرمانە ئەگینا تۆش بەدەستیەوە ولو رحمناهم وكشفنا ما بهم من ضر لنجوا في طغيانهم يعمهون ولقد أخذناهم بالعذاب فما استكانوا لربهم وما يتضرعون باش کاکە سەرچاو بەخێر بێ برا لێوانە پێ نایکڕین
تو هەندێکی چاک مواسەفاتی بەرزە زۆر ئەماندا غەریب نییە لە بەرچاو چی غەریب نییە کاک بۆ ناشماکەی دەدەست ئەمە تۆی سەگ بە من ئاسمان بەدای تو یاگەڕام تۆ چی لە دەست دێ دەی خۆتەوەدا نەنیشتی هەتا کوشتتم ئادێ تریشم دەستەوە تەلەفۆنی بۆ شاخە بکەم باش شەهابە بەڵێ کاک شەهاب شاخە گیان چۆنی سەرچاوم تۆ چۆنی باشی زۆر سپاس ئەڵێم ئەم شەو چیەکەی چیەکەم بەخەوم نانا شاخە گیان نابی ئەم شەو بخەوی ئێ بۆ کاکە خۆ حەرەتی ماڵی فڵانکەس نیم نەخەوم برا شاخە گیانە تا ئێستا چیتم پێ و تۆ لە قسەم دەرنەچووی نابی ئەم جارەش لە قسەم دەرچی بێقەزاوی کاک شەهابجان لە خزمەتان هەرچێکەڵی من لە خزمەتان زۆر سپاسەکەم ئەو ماڵێکی زۆر دەوڵەمە دەزانم کە ئەم شەو بچینە سەری سەروەت و سامانێکی یەکجار زۆری هەیە بۆ دزیکردن ئەچینە سەری شەهابجان تۆڵی پارێکی باشمان دەسەکەوێ کورە نەگەر پارە ئاڵتوریشمان دەسەکەوێ شەهابجان کورە برا تۆ تەلەفۆنی شتێ برا دوومانە تەلەفۆن بۆ براکە و نەکردووە لە ماڵ و بێتاقەت و ئەخەوم و ئەخۆم کاکە دادا تەلەفۆنێک بۆ باو دڵم خۆشکە بێ قەزاری کەی بێم بەخۆش حاڵیەوە کەی بێم دە زۆر چاکە شاخە گیان هەر ئەم شەو سەعات 11 وەرە بۆ لای ماڵیەمە بەسەرچا شەهابجان ئەرە پێت چۆنە سەرکەوتی شاکەدا بکەینەوە نانا تۆ حەقت نەبێ خۆم تەلەفۆنی بۆکەم خۆم هەموو شتێک هێنم تۆ بەس ئەم شەو خۆت سەعات 11 حاضر بە خۆم تەلەفۆنی بۆکەم و تێگەێنم دەیاڵادەی خواوی سبێ خواو لەگەڵ شەهابجان خواو لەگەڵ تۆ پارە دەستکەوتە ئەگەر ئاڵتم شتە سیارەکەم ڕێگە لە چار بووەش کاک شەهابجان بەڵێ ئەم شەو بەتەمای چین بۆ وەڵای ژنم لێ بوو بەحث شیوەکانە کرد حیوان تۆ دەستەخێنیان جۆرە کاکە ڕاگری جۆرە دەستەخێنم ئاو هەڵیەکەم جار فەقادی نەکەی بڵێ باوکمەڵە هەم چیەوە خوا کاکە شاخە بنکەوە بەخۆ باوکم ناڵێ وعدە دەی وعدەدەم ئەم جارە لێو نادەم جارێک قسەوا بکەی ئەم جارە سەرخوار بۆ بریاڵتەواتم باش باش کاکە شاخەوا ناسیوە ئەم جارەش ئەمڕۆکە ئیجازەش مرۆکە ئیجازەش بۆکەم تا تاقە ناچێ بۆکەم تاقە بێ ئەبێ بەرەخەت ئەمە شوێن تۆ تا دوای نیوەڵە تەلەفۆنێکیش بۆ سەرکەوت بکەم ئالۆ سەرکەوت چۆنی ئەم شەو بەتەمای بچین بۆ دزیکردنێک ماڵێکی زۆر دەوڵەمەنە زۆر بەستی دیشە ئەجا هیوادارم ئەم شەو تۆش بێین تەلەفۆنم بۆ شاخە کردووە خەمەوە نەبێت تەلەفۆنم بۆ ویش کردووە شتێکمان پێکەواچی دای خوا عافیس بێ ماڵەکەی شاخ ئەمە وەیە بەخوا برا من نامە حرەسی شایە ورێ و حرەسان حرەسێکە کاکە حرەسی بەخوا من کانی وەسە عالم نەجێشینە کاکە بەخوا منی کانی بۆ چی برا بۆ بەخوا من نە ئەی بۆ هاتی ماڵ حرەسایی هاتووە چییە نه بەخوا برا منی کانی وەرە شاخەیش دەماچە بێدەنگە دەمەیە کوژی تێگەی بیکوژم ها دەماچەی بێدەنگە بیکوژە کاکە حیامانە ئاشکرامان تۆ بیکوژەوە با بەوانە بێ هەردووکمانە کوژرین حیامانە باش کرابی نەردووکمانە کوژی من ناگیرم ئەی کوژیان بتکوژم
بڕۆ بیکوژە بێدەنگ بێ دەماچ بێدەنگەکەم بێ بێدەنگ ئەوە بێدەنگەکەی ئەوەی ترم وا پێ بڕۆ دەی شاخەجان بە جوانی بیکوژە شاخەوا بۆ حراسەکە چی لێ شاخ خەزانی چیەکەی گەورە ئەمە قابلی خۆتە خۆت پسپۆر لەو خەمەن نەبێن ئێستا تۆ ئەچی ئەی خافڵێنی لە پێشەوە ئیتر هەنێ قسەی بۆ بێنەوە ئەگەر جگەرەی پێ بڵێ جگەرەیەکم بەرێ جگەرم لێ بڕاو ڕێبوارێکم لێرەوە ڕۆم حەزم بە جگەرەیەکی خۆشم لە دواوە بۆیە چم ملێشکێن وتاوە زۆر باش بڕۆ لێ باشە بڕۆمە سلام علیکم باشی برا بابا خير برا هەڵتە باشی بابا خير گەرە پێ جگەرێکم بێتێ جگەرە چی بەم نوێشە حەزم لە جگەرێکم بێتێ تۆ جگەرە نادامێنە بێنە بەتە بۆشم داگەی سێنی وڵات ئینیشم پێ نیست شاخەکە لێ بێنێ ئەڵێ ئاسایەوە بیکوژە أي قال حرس بغلي خمي لك ودبيه راسي بوك سكت توبين شعب شو عالطون من عالطون سياري بكرم أنا بحقي وأنا شعبي يا وشنا باشی برا شێخوا بەکێ بێتە ساو کاکە باشت لەمەجا کەوانی وەرێکمان پێیە هەنە ڕست بکە جامێ بۆ بشویتەوە ئەی باش ئینشاءالله خیرێ ئینشاءالله ئێوارە و خۆم لێرە نیمە کوڕی ڕەفیقم لێرە ئینشاءالله ئێوارە سەر دەرەوە بۆ تەواوکەین هەر ئەمڕۆ ئێوارەکەی هەر ئەمڕۆ ئینشاءالله ئێوارە سەر دەرەوەی تر باش بە قورئان جوان بشوێ دەکەم من نەبی ئینشاءالله براکەم بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون زانم شلونه شهر شهر مردی و ڕۆیشتی خۆزگەم بەو ڕۆژەی پێکەوە بووین بەخوا ڕۆژە خۆش بوو با بڕۆم دوای بەیسرە حەسی لێگەم
پیاکوشم ناسی جژن ناسی جەربەی ناسی خۆزگە هەر نەمناسیتە شار چی بکەم لە مەعیدەیەکی پڕ بەڵام عەقڵێکی بەتاڵ دڵێکی بەتاڵ شابت لێرە ئەخیر جارە من تۆ نابینمەوە تەواو جارێکتر بەسەر گۆڕەکەیشن نایم تەلەفۆنێ بکەم بۆ کاکارام بەڵێ سلام علیکم چۆنی کاکارام عەلەیکە سەلام چۆنی کاک شاکەوە باشی برا یاخوا سەلامەت بی کاکارام گیان لەکوێی برا وەڵاوا لە دوکانم وەڵا زۆر حەز دەکەم بۆ بینم کاکارام گیان تۆزە دڵم تەنگ بوو حەزیشمە کرد جەناب ببینم دەمێکێکمان نەبینیەوە ئەوان من لە خزمەتم لە دوکانم هەست کاتێک ویستت دەتوانی ببینی باشە زۆر باشە ئینشاءڵڵا چاوەڕێ بەدێم خۆشحاڵە بم سەر چاوم خواحافیزی بێ السلام عليكم. عليك السلام. أخوة بخير بك. أخوة سلامة ديك. أخوة خوش حال وكاك شاكوان. من خوش حال تر بون كاك أرام أخوة بخير بلا. أخوة بيبي. تسعوانم. كاك أرام. زور حزم كسرك اللي من. باور بما هو زور خافوا ولا جناب دانو أو برادر باشانة كانوا. ماله. يتر طبعا همو كسب برادري باشي هي وخرابي زور بك ساها. ذا أولي براستي بيمن ما هو علامة برادر أنا ممكن بلاي خرافة من يرمن. زادر تأثير خرافة هم قولن. زال بروا زور داولي برنا كم عارج كتلفون وكل. ماله ماله كاب حلا أنا أشتري يوم ماله لا زور داولي برنا كم كاجا. ولاي عسايا. مهم أوي كواي إن شاء الله جز عليك حلا وكردو. يا والله زور داولي. كلام دي تو إن شاء الله. والله تقدر. إن شاء الله أمر إن شاء الله بيجي رشي سند يا. إن شاء الله والله واحد داوا كاجا على جواز دا أو برادر أنا بينهم كابلاش خرافة من يوم الدوا. واحد إن شاء الله يتر برادري باش بخوم بدرم دوس باش بخوم بدرم إن شاء الله بعض الشهرات أنا بينهم والله براسي توشي محنتي زور من لجيانا حنا مثلا جيانا زور ناخوش يعني قلنا تان يا قلنا ناخوش وقاعد من بيموتي دون ناخوش إن شاء الله بيتشاق مرة إن شاء الله إن شاء الله الإنسان يعني هلا إنسان أنا كاد بقدر وحيا بلاي كات أمر ضيف كذا كاتو بويدر كيف كوا غلطه قريته وقع ساتو بكم إن شاء الله نيش بكم واحد رحمة زور هر زور شتي باشا كي كاتك زور باشا إن شاء الله مجالي خود مجالي تويتي هاي قبل عمو كاتك مجالي أنا بطلب كذا ماليه بدوني أيوة كاجرام قلنا زور كردوا ما زور قبلش كردوا جناحي قبلش بيش الله خواي قبلش تخش ما دام تبغى كردوا تو قررت بلاي خواي قبل أمين يشوف كان القرآن خير ميتة إن شاء الله إن شاء الله هم شاء تذكين هم ترتيبه إن شاء الله ما دام تو حديده بلاي خواي قبل قررت إن شاء الله خواي قبل ليش ولا قريب تبغى ليش بدوني أيوة خواي قبل هم كاتك جاي كلاوية إن شاء الله دواي كشفين بونش ليش كم ولا اختصر كين شاخن نيش نعطى خير نيش تكم إن شاء الله خمن نبي حدا كم قبل حدا كم قرآن يشوف في هذا كم إن شاء الله في نيش تكم إن شاء الله ببدأ مسلمان يعني داعي شعب إن شاء الله زور بيم خوش براستي بخم هذا بلا من هاتي من خدمته ما يبغى من كده من خدمته ياك شاف تينيرجا بيجي أسر بس يجي أسر قاعدة إن شاء الله ترجع خطيبة تشتغل ترجع تشتغل يا الله لا راس
هاتوو مەقاپی تۆ بەدەم پاڕانەوە تۆ ببەخشین و منیش بەو کۆمەڵێک تاوانەوە ئەی خودا هاتوو مەقاپی تۆ بەدەم پاڕانەوە تۆ ببەخشین و منیش بە کۆمەڵێک تاوانەوەی خودا ئەی خودا هاتوو مەقاپی تۆ بەدەم پاڕانەوە تۆ ببەخشین و منیش بە کۆمەڵێک تاوانەوە ئەی خودا هاتوو مەقاپی تۆ بەدەم پاڕانەوە تۆ ببەخشین و منیش بە کۆمەڵێک تاوانەوە ناومێد نابێ پەشێمانی کە توی بەخشم دەبێ گەر لە حەد فەرمانی تۆ باوەڕ بە دین و بەند دەبێ ناومێد نابێ پەشێمانی کە توی بەخشم دەبێ گەر لە حەد فەرمانی تۆ باوەڕ بە دین و بەند دەبێ ئەی خودا هاتوو مەقاپی تۆ بەدەم پاڕانەوە السلام عليكم. قرآن تان لا يا بدنجي صعب قامدي. خوادرينا أم هم خوتنا خوا إيش ندوس مؤمن أم هم خوا داد بنادا مثل ما كان قارن بلين إيش كم بودو زيتو زور باشا السلام عليكم. عليك السلام. شلونك يا غالي؟ باش وين شلونك؟ كيف اخواني بخير بي باش نقول الله حواشك رجع صادق كيف قال جان؟ بخير جان مشتكات ولا عمل كذا سباس سلام مو ما بيوم كده معاك ولا دس متاع وبين شو انا تلزم اقعد لبين جنات وشيء وشيك شو بي حاجه كم دس متاع ما بس يعني بشيء حزب ايش ولا ده انا ولا حسب ايش حزنا كم دس متاع لا لا ايش خشيك ولا جاب اكل حزب اللي حزب ما اللي اخو ما يشكي من ليه يا اخو من بالي ليه حزب بيا ولا اخو ما يشكي ما كانش باش ده ميو باش ان شاء الله ان شاء الله شكله يستوى ده ما يكون بكاك يبقى مجهودي لا برو لا دقيقه قاعد تقول مجهود اشتغلنا في بريت الشوارع هم حاليا كما وصل او هم تيجي ان شاء الله كاكا طاوس يجيش مسا ساعه حريمي تان جونا اساس زوربي او شتانا كان نشان دا مشاركه كنت زوربي لا بركض هيدا زور يستنى بردست ما في أجين زوطن في خوشة بس كارتي آسي كذا لا يبغى كذا لا يبغى دقانا بلا دقانا بس كذا زارا بلا أيوة أنا بس أنا واقع أنا وبعض عزاب لا أنا وش أنا باي سنة. أنا باي حتى مش باي سيء أود هذا. لا لا. لا زود باص. باص. سوري جان. خوتوه. سوري. سوري جان. ليه ما دايق؟ لا لا حتى بودرس يقول بودرس يقول نادم. شوني؟ شو ده باشم؟ ما تغير كين
قرن مع زاق ها ويقرن مع دسكوي رينا كدي قد نازل عندي عريش بكري نبرح وتقولي باشا باش كان بقيش فكرة أجر أو كتيبة بعض الناس كتيبة بقيش بكرمو جاهد كتير نبرن طبعا مو في ويلي والله كذا ما نقدر أنا شو ماله والله عروش شو ولاي محمد أبو زمان وتي أنا سلمان بربطو خارج شاوي تسمع ولاي إيه تو بشوري والله رندي فخينا مني قرآن خيني لا شيء والله لا كجارم كم كجارم ما مستعرف ما صار يخمر يلا خو مني شال لي درس خيني وده باش ليش صار به إيه بيكو فين بيكو برين والله ده باش مني جايبك درس خيني ما ويك تسخن باش بيكو خوش أنا الزمان كاكا سورة قشنا شو كاكا؟ والله قشنا سورة قارعة قارئة ضي باش ممكن نروح بسم الله الرحمن الرحيم القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم تكون الناس يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. زور باشا نفس خوش عندنا نجمع كاكا شكرا ما ورش ايه كاكا نفس خوش كاكا بلا قاشا هون اشتكي هي بيت ولا يعني بيت شنو نعمل راي مسكوتي لما اخوانا خذ ذاك الواحد مستكدي حسكم مشكلة ثروة هم زي خذ باسكي صدقة جارية مهم جاو وكاتي نوع بركشي هر خيري بورسليه زي حسكم مراسي من له صدقة جارية باش داريكم خذ زي زور خير ابو مسكوت حسكم روجه بتشوف نقدر في كندا اوكي اوكي ماشي جاو روجه من بما بياني كاتي كل جاو جناب بياني ايش مني هزور باشا اقريشني بياني ايش مني ايش شيء بياني شو كان بعد كان بنروح مش كده قندس كيف والله ابوي بس اللي بالو زور باشا شيء كويس يعني ان شاء الله كل كان كمان يعني بخش شو شاخان ما يقدر يقبل حسنا شاخان سوري باسي شاخان ما يقدر يقبل أنا ديجا ما برينا طلعت سؤال برينا ما عار والله ما برينا شو خاف كعلي خاف كعلي خلتا سابق وعب سابق كيف تشاف ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور شو زمان ترجع كلها بنت أنا بكان فرموا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله يا أخوة بخير لك وعليكم السلام فرموا لا شيء وعليكم السلام فرموا لا شيء يا أخوة بخير يتشاور ولا كان شوية كاك سوى جانا وجبا بيني بدو يا باشا صدر زمان بيانا أسوق قرآن أنا مو بينا أعوذ بالله من الشيطان الرجيم.
مەگەر ئەو کەسەی کە تەوبە بکات و باوەڕ بهێنێت و کار و کردەوەی چاک ئەنجام بدات ئەو جۆرە کەسانە خوددا کار و کردەوە خراپەکانیشیان بۆ دەگۆڕێت بە چاکە چونکە هەمیشە و بەردەوام خوددا لێ خۆش بوو میهرەبانە بەرامبەر خەڵکی بەگشتی و ئەو جۆرە کەسانە بەتایبەتی. Action! ئێستا بابە تۆ منە بۆ هێناوە بۆێرە بابە چۆن ئەی کاسپێکاوە بابە چۆن ئەی کاسپێکاوە بابە چۆن ئەی کاسپێکاوە باوکەڕۆ باوکەڕۆ تاقمەکە برا ڕۆشەوی دەمجێڕۆ Rahatnieka! Sachaja! Mima garra, Alex! كنا تياك دا والله تياك فيلم يجي باص تياك لا ما دو على قلبي انا ديني قينا كنا هاو زوكاو بين صدى ورد ما شاخ جان بله گونجیسکا خوش بخواد بله گونجیسکا خوش بخواد بله گونجیسکا خوش بخواد نه شاخ جان نه شاخ جان نه شاخ جان فرد لقى الراس توبو لا تيجنت ودي ده سبيله لقى الراس توبو ده صوبيا قناع فنية ده بيبويو لقى الراس توبو ده صوبيا قناع فنية ده بيبويو جواز يجي بروا لا دقيقة لا دقيقة يدروا زعم اليوم دي وش باشا بس دش على وزني ما باشا بس دش على وزني ما